کۆبوونەوەی کرێکاران و وەستاکارانی ساختومانسازی لە بەرامبەر مەجلیسی شورای ئیسلامی. عەلی بابایی کارنامی ئەندامی کۆمیسیۆنی کۆمەڵایەتی مەجلیس ڕۆژی 13 ڕێبەندان بە هەواڵنێری ئیلنای وت کە ئیسلاحیەی ماددەی 5 بیمەی کرێکارانی ساختومانسازی تا چەند ڕۆژی دیکە لە مەجلیس دەدرێتە بەر لێکۆڵینەوە. ناوبراو هەروەها وتی کە ڕۆژی 5 ڕێبەندان لە کۆبوونەوەی کرێکاران و وەستاکارانی ساختومانسازی لە بەرامبەر مەجلیسدا حازر بووە و بەڵێنی چارەسەرکردنی کێشەکانی پێداون کە گرنگترینیان ئیسلاحیەی ماددەی 5. ڕۆژی سێشەممە 5 مانگی ڕێبەندان لەسەر بانکێشتی پێشوو کۆمەڵێک لە کرێکاران و وەستاکارانی ساختومانسازی لە شار و ئوستانە جۆراوجۆرەکان بە کۆبوونەوەیان لە بەرامبەر مەجلیس لە ئاست جێبەجێ نەکرانی خواستەکانیان دەستیاندایە ناڕزایەتی. بەدەر لە ئیسلاحیەی ماددەی 5 بیمەی کرێکارانی ساختومانسازی ئەم کرێکارانە خواستی دیکەشیان هەیە. بەهرەمەندبوونی کرێکارانی ساختومانسازی لە خزمەتگوزاری یاسای پیشە سەخت و زیانبارەکان و غەرامەتی ڕۆژانی نەخۆشی، دەرکردنی بڕیاری لێبڕاوانە و کاریگەر بۆ ناچارکردنی خاوەنکاران بە پەیڕەوکردنی پێوەرەکانی ئیمەنی کار لە سەنعەتی ساختومانسازی و هێنانە خوارەوەی ڕووداوەکانی کاری ئەم سەنعەتە، هەڵوەشانەوەی بڕیاری یەکلایەنەی سازمانی تامینی ئیجتیماعی دژ بە کرێکارانی ساختومانسازی لەوانە لابردنی بیمەی کرێکارانی تاسیسات، لولەکەشی ئاو و لولەکەشی گاز، بڕینی بیمەی کرێکاران بە بیانووی نەدرانی بیمە بۆ ماوەی 3 مانگ، سپاردنی چاودێری کرێکارانی ساختومانسازی بە کارگوزاریەکان، هێنانە خوارەوەی دانی حەقی بیمەی 35 ساڵ بۆ کرێکارانی ساختومانسازی و بە ڕەسمی ناسینی ڕێکخراوە کرێکاریەکان لە باقی خواستەکانی دیکەی کرێکارانە. لەم کۆبوونەوە ناڕزایەتیەدا سەبارەت بە کێشەی بیمەی کرێکاران وتوبێژ کرا. سەرۆکی ناوەندی کرێکارانی ساختومانسازی ئوستانی قۆم بە ئیلنای وت کە لە نزیکەی 2 ساڵ لەمەوبەرەوە و بە بیانووی ئیسلاحی ماددەی 5 یاسای بیمەی کۆمەڵایەتی کرێکارانی ساختومانسازی هیچ کرێکارێکی ساختومانسازی بیمە نەکراوە. ئەو وێڕای ئاماژە بە مەترسیداربوونی پیشەی کرێکارانی ساختومانسازی وتی کە 14 میلیۆن کرێکار لە هەموو پیشەکاندا 50% ڕووداوەکانی کار بە خۆیان تەرخان دەکەن. بەڵام نیوەی دیکەی ئەم ڕووداوانە بۆ تەنیا 2 میلیۆن کرێکاری ساختومانسازی ڕوودەدات. چالاکێکی دیکەوتی داربەستە نائەمنەکان بۆتە هۆی ئەوەی کە کرێکاران وەک گەڵای پاییز بکەونە سەرزەوی بە جۆرێکە ساڵانە نزیکەی 700 تا 1000 کرێکاری ساختومانسازی گیانیان لەدەستدەن. ئەو وێڕای ئاماژە بە بربەستەکانی بیمەی کرێکارانی ساختومانسازی وتی کە کرێکارانی ساختومانسازی تەنانەت لە 60 ساڵیشدا خانەشین نابن و ڕنگ و بۆی خانەنشینیش نابینن. بەپێی زانیاریەکانی عەلی بابایی کرێکارانی ساختومانسازی زیاتر لە 2 میلیۆن کەسن. هەروەها بەپێی ئیدعای عەلی شەوکەت ئەندامی خانەی کارگەر و سەرۆکی ناوەندی سەرتاسەری ئەنجومەنە کرێکاریەکانی ساختومانسازی لەم ژمارەیە 1,200,000 کەسیان لەم ڕێکخراوەدا ئەندامن. 50,000یان لە ئوستانی کوردستاندا ئەندامی ئەنجومەنەکان. زۆربەی کرێکارانی ساختومانسازی لە پشتیوانیەکی بەرچاو بەهرەمەند نین. ئەوەی کە چ ژمارەیەک لە کرێکارانی ساختومانسازی کەوتونەتە ژێر پۆششی سازمانی تامینی ئیجتیماعی و بیمە کراون بە وردی ئاشکرانیە. بەپێی زانیاریەکان هەم باسی 600,000 کەس و هەم باسی 835,000 کەس کراوە. بەرپرسانی تامینی ئیجتیماعی گلەیی لە نەبوونی بودجەی پێویست دەکەن. زۆربەی هەرە زۆری کرێکارانی ساختومانسازی بەهۆی سەرمای زستان و با و باران و بەفر و هەروەها ڤیرۆسی کۆڕۆنا بێکار بوونە و بەو بارودۆخە بیمەیەی باسی لێکرا زۆربەیان پێویستە سفرەکانیان چکۆلەتر بکەنەوە و بۆ ڕاقستنی هەر ئەو سفرە چکۆلەیەش ببنە میوانی گرفانی کەسوکار و هاوچینەکانیان و یان ڕوو بکەنە دەستفرۆشی، کۆڵبەری لە کوردستان و سوختبەری لە سیستان و بەلوچستان. لەم دوو بوارەی دواییشدا بەدەستی جەنایەتکارانی ڕژیم و یان بەهۆی کۆسپە سروشتیەکانەوە بەڕەوڕووی مەرگ دەبنەوە. لەوەها بارودۆخێکدا هەوڵ و خەبات بۆ دابینکردنی بیمە دەکەوێتە ئەولەویەتەوە. بەپێی سەرچاوەکانی سازمانی تامینی ئیجتیماعی پێویستە حەقی بیمەی کرێکارانی ساختومانسازی 30% بێت کە 7% پێویستە لەلایەن بیمەکراوەوە بدرێت و 20% وە بەر شوێنی پەروانەی ساختومانسازی دەکەوێت و 3%شی سەهمی دەوڵەت دەبێت. بەڵام لە ئێستادا سازمانی تامینی ئیجتیماعی بەپێی یاسا و لەسەر کاغەز لە شوێنی پەروانەوە تەنیا 15% سەهم هەیە.
ئەم سازمانە لە ئیسلاحیەی مادەی 5دا خوازیاری 20% لە شوێنی پەروانە بووە. هەندێک لە چالاکانی کرێکاری دەڵێن کە شارەداریەکان و مەعاملەچیەکانی ساخت و ساز کە لەم ڕۆژانەدا ئەم بوو سازیان پێدەوترێت و چالاکی سەرەکی سەنعەتی ساختمان سازین ئۆرگان و کەسانێکی بەهێزن کە هەر ئەو 15% نادەن تا چ بگات بە 20%. بەپێی ئەم ئیسلاحیەیە لە ئەگەری پەسەندکرانیدا قەرارە هەموو کرێکارانی ساختمان سازی بیمە بکرێن. بەڵام تا کاتێک کە ئەم خاوەن هێز و دەسەڵاتانە بەسەر سەنعەتی ساختمان سازیدا زاڵ بن و سەهمی خۆیان نەدەن وەزعی بیمەی کرێکارانی ساختمان سازی و ژمارەی بیمەکراوان باشتربوونێکی بەرچاو بەخۆیەوە نابینێت. هەروەها کرێکارانی ئەفغانستانیش هیچ یاسا و بیمەیەک نایانگرێتەوە. بە باوەڕی هەندێک لە چالاکانی کرێکاری ئەو 36,000 کرێکارەی کە دەڕۆنە کوردستانی عێراق زۆربەیان لە سەنعەتی ساختمان سازیدا خەریکی کارن و ئەوانیش پێویستە لەلایەن دەوڵەت و سازمانەوە پشتیوانیان لێ بکرێت کە لەویش هیچ خەبەرێک نییە. نابێت لە بیرمان بچێتەوە کە ئەم بەشە زۆربەیان لە ئێران خەریکی کاری ساختمان سازی بوون. کرێکارانی ساختمان سازی لە بواری جەمعیەتەوە بەشێکی بەهێزی چینی کرێکارن. ئەوان لە مەترسیدارترین سەنعەتی ئێراندا و بێبەری لە پشتیوانی پێویست خەریکی کارن. هەڵبەت تا دەسەڵات لە دەستی بورژوازی و دەوڵەتەکەیدا بێت لە پشتیوانی پێویست هیچ خەبەرێک نییە، بەڵام دەکرێت ئاستێک لە پشتیوانی بەسەر خاوەنکار و دەوڵەتدا بسەپێت. لە ڕاستیدا تا کاتێک کرێکارانی ساختمان سازی چاوی هیوایان لە مەجلیس ئیدارەی کار و ڕێکخراوەکانی ژێر ئۆتۆریتەی خانەی کارگەر بێت بەخواستی گونجاو و چاوەڕوانکراوی خۆیان ناگەن. پێویستە ئەوانیش هەروە کرێکارانی حوتەپە نەوت و گاز و پێترۆشیمی و معلیمان پشت بەهێزی خۆیان ببەستن.